إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار سڵاوی خوای گەورەتان لەسەر بێت ئیمانداران برا و خوشکانی مسلمان بەردەوامین لە باسکردنی ذیکر و یادی خوای تاقانە کە زیکر خۆراشی دڵانە بەتایبەت لەم فتنەی ئاخر زەمانە بۆیە لەم وتارەدا باسی ئەوە دەکەین دەرگاکانی خێر چونکە زیکر و یادی خوای گەورە ئەوەندە گەورە و گرنگە دەروی خێر لێ دەکاتەوە دەرگاکانی ئاسمانت بۆ دەکاتەوە بۆیە دەرگاکانی خێر پێویستە بزانین چییە و چۆنە لەم وتارەدا بە پشتیوانی خوای گەورە و لە خزمەت ئێوەی ئازیز و بەڕێزدا باسی دەرگاکانی خێر دەکەین لەژێر ناونیشانی دەرگاکانی خێر فراوان و کراون ئێوەی خێرخوازان بەڕاستی براون دەمانەوێت لەم وتارەدا تیشک بخەینە سەر ئەو پرسیارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مەعاذی کوڕی جەبەلی کرد فرمووی ئەلا ئەدلوکە عەلا ئەبواب الخەیر ئەی مەعاذ نیشانت بدەم دەرگاکانی خێر کامەیە کە ئەمڕۆ ئێمە لە هەموو کات زیاتر پێویستیمان بە دەرگاکانی خێرە لەناو ئەم فەساد و فیتنە و شەڕ و جەنجاڵەدا لەناو ئەم هەموو دەرگای شەڕ و کەناڵی شەڕ و ڕێکخرا و حیزبی شەڕ پێویستیمان بە دەرگای خێرە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەعازی زۆر خۆشویستووە و فەرموویەتی والله ئینی لەئوحیبوکە یا مەعاذ ئەی مەعاذ تۆم زۆر خۆش دەوێت سوێن بەخوا ئەوجا دەرگاکانی خێر بەو جۆرەیە فەرموودەکە کە ئیمامی تورموذی ڕیواەتی کردو و پلەی حەسەنی هەیە مەعازی کوڕی جەبەل بۆمان دەجێڕێتەوە ئەڵێ قلت يا رسول الله أخبرني بعمل يدخلني الجنة ويباعدني من النار وتم أي رسولي خوا عملك كارو كردويكم پێ بڵێ کە بمباتە بەهەشتێ و دوورم خاتەوە لە ئاگر الله ئەوانە چەند لە خەمی قیامەتیان بوون عملێکم پێ بڵێ ئەی ڕەسوولی خوا پێی بسمە بەهەشت لە جەهەنەم دوور کەومەوە قال لقد سألت عن عظيم فەرمووی بەڕاستی مەعاذ شتێکی زۆر گەورەت داوا کرد زۆر گەورەیە بەهەشت لە جەهەنەمیش دوور بی بەڕاستی شتێکی زۆر گەورەت داوا کرد پرسیارێکی زۆر گەورە دروژان وإنه ليسير على من يسره عليه بەڵام کەسێک خوای گەورە بۆی ئاسان کە بۆ خۆی ئەو ڕێگایە بگرێت زۆر ئاسانە چوونە بەهەشت دوورکەون لە جەهەنەم زۆر زۆر ئاسانە ئەویش ئەوەیە فەرمووی تعبد الله لا تشرك به شيئا عبادەتی خوا بکە تعبد الله عبادەتی خوا بکە شەریک بۆ خوا قەرار مەدە عبادەت بەس بۆ خوا بکە نەچن شەریکی بۆ قەرار بدەن هانا و هاوار بۆ غەیری خوا بەرن بەڕاستی ئەمڕۆ شیرک زۆرە لە ناو موسڵماناندا
نوێژ دەکا و بەرنامەیەکی بێدینی هەڵبژاردووە، نوێژ دەکا و لەگەڵ تاغوتانە، نوێژ دەکا لە حەرام ناگەڕێتەوە، نوێژ دەکا و درۆ زۆرە. شریک بۆ گەلێک زۆر بووە، بۆیە عیبادەت بۆ خوا بکەن، شەریک بۆ خوا قەرار مەدەن. ئەو جار فەرمووی توقیم الصەلا، نوێژەکانتان بکەن بەرپای بکە، وتؤتی الزەکا، زەکات بدە، وتەصوم ڕەمەضان، ڕۆژووی ڕەمەزانیش بگرە، وتحج البەیت، و حەجی ماڵی خواش بکە. ئەمانە ئەرکانی ئیسلامن. دەی بەڕێزەکانم، نوێژی نوێژ خوێنان و زەکاتی زەکات دەران و حەجی حاجیان و ڕۆژووی ڕۆژوگران هەر بۆ ئەوە نییە کە ئێمە بچینە بەهەشت و لە ئاگر ڕزگارمان بێ، بێگومان. بەڵام خۆ ئەوە شتێکی کەم نییە. ئەوجا خۆشەویستمان فەرمووی لە بەشی دووەمی حەدیسەکەدا فەرمووی یا مەعاذ ثم قال ألا أدلك على أبواب الخير، كأما بابتي وتاركمانا آية نشانت بدم درقاكاني خير كامية، چونك زور خلق درقاي كردوتوا، درقاي شيطان زور خلق خيمي سبيها وداوا، دروشمي جوان قلق زورا، بلان بيويست درقاي خير بناسي. پیغمبر صلى الله عليه وسلم بوي دياري كردوين درقاكاني خير، فرمو يكم الصوم جنة، ڕۆژوو قەڵغانە لە ئاگردت پارێزێ. ئەی ئەوە نییە لە فەرمودەیەکی کا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من صام يوما في سبيل الله باعد الله وجهه 70 خريفا من النار. هەر کەسێ یەک ڕۆژ لەبەر خوا بە ڕۆژوو بێ، خوای گەورە 70 ساڵ ڕووی دەموچاوی لە ئاگر دوور دەخاتەوە. ئاگری جەهەنەم پەنا بەخوا ئازیزەکانم، قیامەت زۆر دوور و درێژە. بۆیە مەڵێ ڕەمەزان خلاص بوو تا ساڵێش کە ڕۆژ خۆ حافیز، ئاگاتان لە ڕۆژوە سونەتەکان بێت، چونکە بەڕاستی یەکەم دەرگای خێرە. دووەمینیشیان خۆشەویستمان فەرمووی وەسەدەقەت تطفئ الخەطیئە کەما یطفئ الماء النار. فەرمووی سەدەقە و خێر ئەوە بەڕاستی تاوانەکان دەشواتەوە. سەدەقە و خێر هەر وەکو چۆن ئاو ئاگر دەکوژێنێتەوە، ئاواش سەدەقە و خێر تاوانەکان دەکوژێنێتەوە. لە ڕۆژی قیامەتە لە مەیدانی مەحشەرە خەڵکانێکن لە ژێر سێبەری سەدەقە و خێرەکانیان دانیشتوونە، سێبەری بۆ کراوە بەهۆی سەدەقە و خێرەکانیانەوە. ئەو سەدەقە و خێرەی کە کردوێتی بۆی دەبێتە سێبەرێک لە ڕۆژی قیامەت. وای چه مزجێنێکی گەورەیە. بەڵێ خۆشەویستانم، دەرگای سێمیشیان فەرمووی وەسەڵات الرەجولی فی جەوفی اللەیل، شەو نوێژ لە تاریکی شەوە، ئاگاتان لە شەو نوێژەکانتان بێ. ثم تەلا، دوایی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئاتەی خوێندەوە تەتەجافا جنوبهم عن المەضاجع يدعون ربهم خوفا وطمعا. ئەمە لە سوورەی سەجدایە. فەرمووی کەلەکا و کەلەکە دەکەن، ئەوەندە خەویان لێ ناکەوێ، شەو نوێژ دەکەن، لە خوا دەپاڕێنەوە، لە ترسان لە خوا دەپاڕێنەوە بۆ بەهەشتەکە و ترسان لە جەهەنەمەکە. بەڵێ ئەمانە دەرگای خێرن. ڕۆژوە سونەتەکان، خێر و سەدەقەی زۆر، و هەروەها شەو نوێژەکانمان، چونکە شەرەف المؤمنی بقيامه بالليل، شرف و گەورەی و بەرزێتی ئینسانی ئیماندار بە شەو نوێژەکانیەتی. جا بەڕێزەکانم خۆشەویستان، بەڕاستی دەرگاکانی خێر گەلێک زۆرە، بەڵام خەڵکانێک هەیە طبعاً فەرمودەکە زۆری ماوە کە پاشان دەفەرمێ لوتکەی هەرە بەرزی ئیسلام جیهاد و تێکۆشانە، پاشان دەفەرمێ ئاگاتان لە زمانی خۆتان بێت. ئەم فەرمودانە هەمووی سەحیحن. دەرگاکانی خێر گەلێک زۆرن. خەڵکێک هەیە دەیزانێ و نایکە، خەڵکێک هەیە ناسێ بۆ ئەو دەرگایە، خەڵکێک هەیە دەرگاکە ناناسێ، کە بەڕاستی زۆر ئاسانیشن دەرگاکانی خێر. یعنی ڕۆژووی سونەت، خێر و سەدەقەیەک، شەو نوێژێک بەڕاستی بە هەموو کەس دەکرێت و دەتوانێ بیکە. پاشان دەرگای تریشمان گەلێک زۆرە. ئەگەر ناتوانی بچی بۆ حەج و عومرەی سونەت، دەڵێ فڵان کەس هەموو ساڵە دەچێ بۆ عەمرە، هەموو ساڵە دەچێ بۆ حەج و عومرەی سونەتت پێ ناکرێ. ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە بەدیلێکی بۆ داناوی کە زۆر ئاسانە و دەرگایشکەی لێ کردوویەوە. ئەگەر ئەو دەرگایت لێ داخراوە، دەرگایشکە لێ کراوەتەوە لە فەرمودەیەکە کە پێشەوا تورمذی ڕیواەتی کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی من صلى الصبح في جماعة، هر کسی نوێژی بەیانی کرد بە جەماعەت،
ثم جلس في مصلاه پاشان لو شوێنەی کە نوێژی لێ کردووە لە مزگەوتەکە دانیشت يذكر الله حتى تطلع الشمس ذكری خوای کرد هەتا ڕۆژ هەڵدێ نوێژی بەیانی کردووە دانیشتووە بە ذیکر و تەسبیحات و قورئان و هەرچی دەیزانێ هەتا وەکو ڕۆژی بەیانی هەڵدێ ثم صلى ركعتين دوای دوو رکعات نوێژی شەشتەنگاوی کرد خۆ ئەگە چوار بێ باشتریش ئەگە شەش بێ زۆر باشتریش دوو رکعات نوێژی شەشتەنگاوی کرد كان مثل أجر حجة وعمرة تامة وەکو حەج و عومرەیەکی تەواو خێری بۆ دەنووسرێ ئەگەر تۆ ئەو دەرگا لێ داخراوە پارەت نییە بچی بۆ حەج و عومرەی تەتەووع ئەوە بڕۆ بەیانی کەچی بۆ مزگەوت بەردەوام مەچۆرەوە ماڵەوە ئەگەریشت نییە هەتا وەکو نوێری چێشتەنگاو دەکەی وای چ بەرەکەتێکە ئەو دەرگایە و هەروەها دەرگایش کەش ئەتۆ حەز دەکەی ئاژەڵ سەر ببڕی خوێن بڕێژی لە پێناوی خوا ئەرێ وەڵڵا بەڵام پارەت نییە ماڵە فڵان کەسی حیوانان سەر دەبڕن بەڵام من پارەم نییە کارێکی زۆر ئاسان ئەو دەرگا لێ داخراوە دەرگایش کەت بۆ کراوەتەوە پێغەمبەری ڕەحمەت فەرموویەتی صلى الله عليه وسلم من اغتسل يوم الجمعة غسل الجنابة كغسل الجنابة يعني هر کەسێک لە ڕۆژی جمعە خۆی بشۆرێ وەکو چۆن خۆی بۆ جەنابەت دەشوات جوان بەنیەتی غسلی جمعە خۆی بشۆرێ کە خۆی شۆری ثم راح في الساعة الأولى بەڵام لە سەعاتی یەکەمە زوو هات بۆ مزگەوت زوو هات سەعات دە یانزە زوو هات بۆ مزگەوت نەک سەعات دوانزە بێت و بۆی زوو بە پەلە ڕزگاری بێت زوو هات بۆ مزگەوت فكأنما قرب بدنه رواه مسلم وەکو حشترێکی سەربڕی بێ وایە جا بزانە حشتر لە ڕەشەوڵاغیش بە قیمەترە کەواتە کە تۆ پارەت نییە مەڕێ سەر ببڕی و سەدەقە و خوێنێ بڕێژی ئەوە زوو وەرە ڕۆژی جومعە بۆ مزگەوت بەڵام خۆت شۆری بێ ئادابەکانت جێبەجێ کرد بێ مەبەست ئەوە بێت زوو وەرە لە ڕێزی پێشەوە وەکو شتێکی سەربڕی بێ وایە سێمینان لە دەرگاکانیش تۆ دەڵێی دەوڵەمەندەکان دەبەخشن تو بەڵام تۆش پارەت نییە ببەخشی ئەوە هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێش تۆ ئەو خەمەیان خواردووە هاوڵان چوون بۆ لای پێغەمبەری خوا فەرموویان قوربان ذهب أهل الدثور بالأجور دەوڵەمەندەکان پاداشتی زۆریان کۆ کردەوە مزگەوت دروست دەکەن خێر دەکەن دەبەخشن پارە تەخشان و پەخشان دەکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أوليس قد جعل الله لكم ما تتصدقون به فرمي أي أوني خواي جورش بو إيوش عينشتي دروس كردو أوان خير صدقان ببخشين دز دكوي بو إيوش شد هي أجر ما بستان بيت شيا فرمي بكل تسبيحة صدقة هم مجرب سبحان الله صدقه كتبو دنسري يكسر كشي بيناتي والله إلا فرمودي شرع بيغمبري خاصة عصام فرمودي هر كسي روجانا صدجار بلا سبحان الله وبحمده خواي جورا لجناها كاني خوش دبي أجر بقت كفي دريابي بمرج الشريكي بخوا قرار ندابي سبحان الله صدقه يكتبو دنسري وهروها وكل تكبيرة صدقة فرمي همو الله أكبر خير يكتبو دنسري وهمو الله أكبر خير يكتبو دنسري وكل تحميدة صدقة همو الحمد لله خير يكتبو دنسري وكل تهليلة صدقة همو لا إله إلا الله خير يكتبو دنسري وأمر بمعروف صدقة فرمان دكي بچاك خير يكتبو دنسري ونهي عن منكر صدقة ريقري دكي لخرابي خير يكتبو دنسري وفي بضع أحدكم صدقة حتى أجر أو نطفيك لكاتي جود بون داري خيتنا والرحمي خزانك توا ألا وجد صدقة بودا نسري أن فرمودي إمام مسلم الرواتي كردوا حتى إلى الرواتي إيش كذا إيش لها والله فرموي يعني إما أجر رابوارني خو ما عندك إن لقال خزان ما نطفة كيش ما مخيننا والرحمي خزانة كان ما نخير ما بودا نسري أي رسول إخوة فرموي أي أجر أو نطفة بكيتنا وحرام وشر بودا نسري نابي بزينا بابي جمان ده بهماش أجر لقال خزانة كذا خير بودا نسري لبرا وأمهم درجاي خيرها هي سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر همو صدقة وخير بودن نسري أما ذكر تسبيح ذكر دسميجي شناوي لا شيشد بيز بيه دسميجي شد نبي بدانش نوى لا مزقود بيه لا بازار بيه لا همو شنو بيه ذكري خود بك صلوات بدا يعني هيد شناوي بردوام لا يزال لسانك رطبا بذكر الله بردوام بازمانت بذكر خوا ترو باراو بيه أما درجايش خيره كدولة من دكان دبخشن بهمان شوا أو خواي قالوا فقير كانش أو يبوكردونه وأمهم ذكر تسبيحاتان دز دكي بكارش آسان پارشي تيناتشي يعني أوتا توكا تماشا دكي ناتواني بشي بو غزا ناتواني بشي بو جهاد من جهز غازيا فقد غزا درجاش كي كردوتو ناتواني بشي بو غزا مجاهدك آماده بك چاكو سلاحي بو بكرا أو وكوا شوبي بو غزا يعني أوتا أجر أوشت في نكرا ده فرمي دروجي كمي مانجي حج هي روجي انه مني حاجيان عملي صالح زور بك روجوبون بعملو كارو كردوي چاكه به وكو اوي وا شو بي بو غزا بو جهاد
ئەمە بۆ کەسێکە نەتوانێ یعنی ئەگەر ئەو دەرگات لێ داخرا چەندین دەرگای کەماوەتەوە ئەم هەموو خێر و سەدەقەیە کاکە خۆ قەدیمانی خۆمان دەڵێن خێر هەر مەڕ بزن نییە جاراوان زان خێر هەر ئەوەیە مەڕێ سەر ببڕی بزنس بابە خێر نەوعی زۆرە ئەوە تا دەرگایش کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی الساعی علی الأرملة والأیتام كالمجاهد في سبيل الله ئەو کەسەی کە سەرپەرشتی هەتیوان دەکا و دڵسۆزە بۆ بێوەژنەکان و ئاگای لێیانە وەکو ئەوە جیهادی لە پێناوی خوادا کردبێ دەرگایش کە من بەنا لله مسجدا بنى الله له بيتا في الجنة دەفەرمێ هەر کەسێ مزگەوتێ بۆ خوا دروستکە حتا بەقەت هێلانە کۆترێکیش بێ لە ڕیوایەتێک کەدا خۆ ئێلانەی قەتیە دەفەرمێ خوای گەورە بە هەمان شێوە ماڵێکی لە بەهەشتا بۆ دروست دەکات خوای ئەوانەی کە مزگەوتیان بۆ خوا دروست کردووە خوای گەورە ئینشاءالله ماڵی ئەوان لە بەهەشتا بۆ دروست کاتەوە خاوەنی ئەم مزگەوتێک ئینشاءالله بەر ئەوە بکەوێ ئینشاء الله تعالی و هەروەها من شەهید الجەنازەتە هەر کەسێک لەگەڵ جەنازەیەک بڕوە هەتاوەکو دفن دەکرێت شۆردن و جەنازە و دفن و سەر قەبران دەفەرمێ بەقەد دوو قیرات بەقەد دوو چێوی گەورە خێری دەگاتێ ئەو دەرگایە هیچی تێ ناچێت زۆر ئاسانە هیچی تێ ناچێت بەڵام چیەکەی کابرا لەگەڵ جەنازە هاتۆ بۆ مزگەوت بەیتەکەی داناوە و مامۆستا نوێژی لەسەر دەکا و جەنابی ناموبارەکی لە دەرگای حەوشە وەستاوە ناتە ژوورەوە نوێژەکە بکە یعنی وەکو بڕێ ئەو نامرێ وەرە نوێژ بکەتان نوێژە لەسەر نەکراوە لەولاوە بۆ مردوەکە دەگری بەڵام لەبەرە قەرزەکەی بۆ بدەرەوە قەرزەکەی بۆ ناداتەوە یعنی هەندێک شت هەیە دەبینی ئەم خێرانە خەڵکێکەیە نایکە خێر زۆر دەرگای خێر زۆر هەیە بۆ زۆریش ئاسانە پارەشی تێ ناچێ بۆیە بەڕاستی ئێمە دەبێ ئەلەو دەرگای خێرانە بێ ئاگانە بین چونکە یەکێک لە ناوەکانی خوای تەبارەک وتەعالە الفتاح واتە خوای گەورە دەروکەرەوەیە دەرومان لێ دەکاتەوە بڕۆ بۆ لای دەرگای خوای تەبارەک وتەعالە ئەلەیس الله بکاف عەبدە ئەمە لە سوورەتی زومەرە ئایە 36 ئایا خوای گەورە بەس نییە بۆ بەندەکەی ئایا خوات بەس نییە بێگومان خوامان بەسە ئەمە ئاەتێک کە شاخەکان دەهەژێنێ ئەوە بۆ دڵی تۆی بێ ئاگا ناهەژێنێ ئەلەیس الله بکاف عەبدە مەگەر خوا بەس نییە بۆ ئەوەی پشت و پەنات بێ بۆچی بۆ لای زاڵمان و تاغوتان و بێدینان و خوانە ناسان و ملحیدان لە پێناوی تۆزیە پوڵ و پارە بۆچی کەسایەتی خۆت ئیمانی خۆت دەدۆڕێنی بۆچی قیامەتی خۆت بە دنیای خەڵک دەدەی خەم مەخۆ خوات بەسە بۆ هەموو ئەوانەی کە خەم دەورەی گرتوون کە خەمبارن ئەوە ئاەت خوات بەس نییە کورە ئین مع العسر یسرا خوا فەرموویەتی لە دوای ناخۆشیان خۆشی دێ ئەلەیس الله بکاف عەبدە ئەی ئەوانەی کە خەمبارن ئەی ئەوانەی کە خەم دەورەی داون خواتان بەسە پشت و پەناتان بێ ئەی ئەوانەی ئەی هەموو ئەوانەی کە زوڵمتان لێکراوە کە ستەمتان لێکراوە تو خوات بەس نییە تۆڵت بۆ بستێنێ دڵنیا بە خوای گەورە تۆڵت بۆ دەستێنێ ئەگەر پاشی ماوەیەکی تریش بێ چەند زاڵممان بینین ڕسوا بوون خدا خەجاڵەتی دنیا و قیامەتی کردن زاڵمی بچووک و گەورە ئەی ئەوانەی زوڵمتان لێکراوە سەبرتان هەبێ تو خوات بەس نییە خوای گەورە تۆڵت بۆ بکاتەوە ئەی ئەوانەی خۆشەویستێکیان لە دەستداوە خوات بەس نییە کەوا خوای گەورە پاداشت داتەوە خوای گەورە قەرەبت بۆ بکاتەوە ئەی مەگەر سەیدنا یعقوب کوڕەکەی لە دەست نەدا خۆشەویستەکەی گەورەمان سەیدنا یوسف خوای گەورە قەرەبی بۆ کردەوە ئەی ئەوانەی زەلیل و داماون بەدەست نەخۆشیانەوە حاڵتان زۆر شڕەوە بێزارن دەی خوای گەورە دەروون لێ دەکاتەوە سەیری سەیدنا ئەیوب بکە کە 18 ساڵان کرمە ڕێز بوو لەسەر جێ ئەو خۆشەویستەی خوای تەبارەک وتەعالە ئەی ئەوانەی کەوا کە سوکاتان بە ناحەق گیراوە غەدریان لێکراوە بە بوختان بە شاهدی بەدرۆ لە سجن قایم کراون ئەوە سەبرتان هەبێ خواتان بەسە چونکە سەیدنا یوسف سەلامی خوای لەسەر بێ وەڵاهی بێتاوان بوو لە سجنیان کرد ئەی ئەوانەی مناڵەکانیان لێ سێنراوەتەوە مناڵیان ڕفێنراوە مناڵیان مێردی خراپ خەڵکی زاڵم مناڵەکەی بردووە دەی خواتان بەسە چونکە حەزرەتی موسا خوای گەورە کە دایکی فڕێدایە ناو ڕووبارەکەەوە بۆی جێڕایەوە خوامان بەسە ئەگەر ئێمە بۆ دەرگای خوا بچین ئەگەر پشت بە خوا بەستین ئەگەر قەناعەتمان هەبێ بەڕاستی خوا دەروی خێرمان لێ دەکاتەوە دەبا بڕۆین بۆ دەرگاکانی خوا با نەچین بۆ دەرگای تاغوتان با نەچین بۆ دەرگای زاڵمان با سەبرمان هەبێ مەگەر خوامان بەس نییە مەگەر دەرگای خوا چاکترین دەرگا نییە دەتخوارو لە دەرگاکانی خواکەن وەڵڵاهی خوای گەورە دەرگای کراوەیە وەڵڵاهی خوای گەورە حەز دەکات داوای لێ بکەی هانای بۆ بەری خوای گەورە وەڵاممان دەداتەوە ئەگەر ئێمە ڕاستکەین بە قەناعەتەوە بە عەقیدە و بیر و باوەڕەوە لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕێینەوە دەڵێن یا ڕەبی خوا دەروی خێرمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا دەروی خێرمان لێ بکەیەوە یا فتاح افتح علينا ابواب رحمتك یا فتاح افتح علينا ابواب رحمتك خوا دەروی خێرمان لێ بکەیەوە خوا عاقبەت هەموو لایەکمان بەخێر بژێڕی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوا لە زیندوو مردوانمان خۆش بی یا ڕەبی خوایە
دەری و خێرمان لێ بکەوێ یا ئەڵڵا یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشی شیفای بۆ بنێری یا شافی بە تایبەتی ئەوانە داوای دوعای شیفایان کردووە خوایە ئەوەی خەمبارە دڵی خۆشکە یا ڕەب العالەمین خوایە ئەوەی خەمبارە دڵی خۆشکە یا ئەڵڵا خوایە ئەو ژنومێردانی کێشیان هەیە خوایە ماڵەکانیان چاکەی ئیسلاح بخێناونیان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا ئەو کوڕکچانەی بە ئاواتی خۆیان نەگەشتن خوایە بە ئاواتی خۆیان بگەن یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە قەرزی قەرزدارەکانمان بۆ بیتەوە یا ڕەبی خوایە دڵەکانمان بە نوری ئیمان ڕووناکەیتەوە یا رب العالمين يا فتاح افتح علينا أبواب رحمتك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة